ماوەی 5 ساڵە ڕێگە نەدراوە ئاڵای کوردستان لە سەر بارەگای حیزبە کوردستانەکانی کەرکووک هەڵبکرێ لە نوێترین بڕیاریشدا بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک بڕیاری قەدەغەی هەڵکردنی هەر ئاڵایەک جگە لە ئاڵای عێراقی لە سەر ناوەندەکانی خوێندن دەرکرد. بەرپرسێکی کۆمەڵی دادگەری لە کەرکووک دەڵێت هەموو هەوڵەکانمان لەگەڵ پارتی و یەکێتی خستەگەڕ تا ناکۆکیەکان نەگوازنەوە کەرکووک، بەڵام بە گوێیان نەکردین تا کار گەیشتە قەدەغەکردنی سمبولە نەتەوەیەکانی کورد لە شارەکە. ئێمە زۆر هەوڵمان لەگەڵیاندا کە کوردانە و کوردپەروەرانە و کەرکووکیانە مامەڵە لەگەڵ ئەم منتیقانە بکەن بۆی ئەو ململانە سیاسی کە لە هەرێم هەیە مێنە کەرکووک چکە کەرکووک بارۆزورفێکی تایبەتیە، کەرکووک پێکاتوە لە کۆمەڵی نەتەوە، کەرکووک کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام بەداخەوە ئەوان بەردەوام حیزبایەتیان کرد، بەردەوام ململانی سیاسییان کرد، بۆیە دۆخەکە بەو ئاقارە گەیشت کە ئێستا ئاڵای کوردستان لەم شارە مەمنوعە، ئەو تابلۆکانی سەفەرمانگە کان کە بە کوردی بنووسرێ مەمنوعە. ڕاستیە کورد لە کەرکووک بە دروشم بازی ناتوانێت ممارەسە حەقی خۆی بکات. ئەوە پێویستی بە هەندێک فاکتەر هەیە، ئەو فاکتەرانە کە دەستەبەر نەکات ممکن نییە. یەکە لە فاتەرانەوەیە یەکریزی ماڵی ناوخۆی کورد زۆر مهمە. کورد چەند یەکریز بێت، دوای ئەوە چی بەدوایە دێت، دوای ئەوە کارتی بەهێزی بەدەسەوە بێت، قورسایی خۆی لە بەغا چەند بوو ئەتوانێت زۆر بە ئاسانی لە کەرکووک ئەوانەی کە لە دەستورە هاتووە و ئەو مافانی کە هەیە کە لە منطقەی جێناکۆ کە منطقەیەکی دابڕێنراوە کە بۆ حکوومەتی عێراقی بۆ هەلێمی کوردستان کە دوو تەرەفی منازعن چەند ئەوان مافیان هەیە بەسەری ئێمەش ئەو نەمافان هەیە بەسەرەوە تاکو یەکلاکردنەوەی بەپێی ئەو نەخشە ڕێگایی کە لە دەستورە دەستنیشان کرد کە لە چوارچەوەی مادی 140 تاکو تۆ لە ناو ماڵی خۆت یەک نەخەیتەوە، یەک ریز نەبیت، یەک بەرنامەت نەبێت، یەک ئامانجن نەبێت، ئەمانە هەمووی یەک نەخەیت زۆر ناممکینە ئەستەمە بتوانی لە بەغا پێکەکەی خۆت بەهێزترکێت. جگە لە ئاڵای کوردستان نووسینی تابلۆی دام و دەستگاکان و نووسراوەکانی حکوومەت بە نووسینی کوردی کاڵبۆتەوە. پارتی و یەکێتیش هەوڵەکانیان بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە و گەڕانەوە بۆ چارەسەری کێشەکان سست و لە ئاستی پێویستدا نییە. ئەوانەی پێیانەوترێ سەرکردایەتی سیاسی کورد ئەوانە بەرپرسن بەرامبەر بە هەر کارێکی نەخوازرەوە لەم شارە ڕوئەدا، چ بە قەدەغەکردنی ئاڵای کوردستان، چ بە سڕینەوەی تابلۆکان لە ڕابردووداوە، چ بە دەرکردنی بەڕێوبەر و بەرپرسی دەوایرە حکوومیەکان لە کەرکووک، ئەمە ئەوان لی بەرپرسیارن. ئەوان بە تەواوەتی دەستیان لە کەرکووک شۆریوە و بە تەمانین جارێکی دیکە بگەڕێنەوە کەرکووک و ئەستن لە ڕابردوشدا بڕواان بە جێبەجێکردنی مادەی 140 نەبووە. ئەگەر بڕواان پێ وایە بە یەک مەرسومێکی کۆماری ئەو ناوچانەی کە کێشە لەسەر بوون بارودۆخیان ئاسایی ئەکرایەوە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بە تەواوەتی هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە بە خەڵکی کەرکووکیان وت ئێمە چیتر کەرکووکمان پێویست نییە و بەرداری بوونە. لە دوای بەجێهێشتنی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان حکوومەتی هەرێم فەرمانگە و دام و دەستگاکانی تایبەت بە هەرێم لە هاوکاری بێبەش کرد و بودجەی سەرجەم ئەو سەندیکا و دام و دەستگا و ناوەندانی بڕی. هەر بۆیە ئەمە بەوازێنان لە کەرکووک لەلایەن هەرێمەوە لە قەڵەم دەدرێت تا ئەو ڕادەیەی دەسەڵاتدارانی هەرێم بە ناڕاستەوخۆ دەستبەرداری کەرکووک بوون و تەنانەت گوێ بە سڕینەوەی سمبولە نەتەوەیەکانیش نادەن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.